خۆشەویستان، ئێمە هەموو ڕۆژێک خۆشەویستان و ئازیزانمان لەدەست ئەدەین و بەڕێیان دەکەین بەرەو گۆڕستان. بۆیە پێویستە ئاگامان لە خۆمان بێت، لوتمان بەرز نەبێ بەرامبەر بە ذاتی ئەڵڵاه، بەرامبەر بە عیبادەت و خواپەرستی، چونکە ڕۆژێک دێت، شەوێک دێت، ئێمە لەم دنیایە بار دەکەین و دەڕۆین. خوای گەورە دەفەرمێ وەلەن یوئەخر الله نەفسا ئیذا جاء ئەجەلها. هەر کەسێک کاتی مردنی هات تاخیر نابێ، واللهی یەک دەقە یەک چرکە تاخیر نابین. خوا نووسیوێتی ئەبێ بە فڵان ڕوودا و بڕۆین، هیچ مەجالیتیانە نە ڕۆژتای وای لێ نەهات، بەڵ نەش ڕۆژتایە خوان ڕۆژی تەواو کردو لەو شوێنەشا بێ لە ماڵ خۆشیا بێ دەمرێت. کەواتە ئاگاداری خۆت بە، واللهی ڕۆژێک دێت، بێگومان بنەوە. خوای گەورە کاتێکە لە سکی دایکمانە بووینە بۆمانی دیاری کردووە ئەوەندە ڕزق و ڕۆزی دەخۆین، ئاخر ڕۆژی ژیانی فڵان کەس ئەوەیە فڵان خواردنە خوا، ئاخر خواردنیشمان نووسراوە کە لە دنیادا دەیخۆین، ئاخر قومە ئاو کە دەیخۆین لەم دنیادا، دوای ئەوە کۆتایی بە هەموو شتێک دەکەین. ڕزقمان لەسەر زەویە نامێنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح کە لە صحیحە هاتۆ دەفەرمێ ئین ئەحەدەکم لەن یەموتە حەتا یەستەکملە ڕیزقەه. هیچ کەسێک لە ئێوە نامرێت حەتا ڕزق و ڕۆزەکەی تەواو نەبێت. بەخوا ڕۆژێک دێت مەجالمان پێ نادرێ قومی ئاو بخۆین، یەک پاروێنان بخۆین، چونکە کۆتایی پێ هاتوو. ڕزقمان لەسەر زەویە نەما، دەبێت بگەڕێنەوە بۆ لای پەروەردگارمان. بەڵام ئەو کاتێش نادیارە. ئەمڕۆ لەشی ساغا دوێنە چەند کەسە سوڕایەوە، هەفتەی پێشوو چەند کەسە زەویە سوڕایە و گاڵتەی بە مردن هاتە سەر ژێر خۆڵایە. ئیمام خەتیبێک لە فەلەستین نوێژی نیوەڕۆ جەنازەیەک دێننە ژوورۆ پیاوێکی بە تەمەن ئەهلی مزگەوت. یا ڕەبی خوایە بە ئەهلی مزگەوتمان قبوڵ کەی. پیاوێکی بە تەمەنی ئەهلی مزگەوت کە خەڵکی خۆشی دەوێ، ڕوو لە خوا، دیندار، خواپەرست، نوێژی نیوەڕۆ ئەیدێنن بۆ مزگەوت جەنازەکەی. بەڵێ کەس و کارەکەی حازر نییە. ئیمام و خەتیبی مزگەوتەکە دەڵێ موسڵمانان ئینشاءڵڵا نوێژی عەسر نوێژ لەسەر ئەم پیاوە بەڕێزە دەکەین، نوێژی جەنازە، چونکە هەندێ ماڵ و مناڵی کەس و کاری لە دوورەوە هێشتا نەگەیشتوونە، خۆتان حازرکەن ئەمڕۆ ئینشاءڵڵا نوێژی عەسر نوێژی لەسەر دەکەین، لەسەر ئەم جەنازەیە، بۆی مناڵەکانی هەمویان ئامادە بن کە لە دوورەوە دێن. بەڵێ بەڵام کاتێ نوێژی عەسر هات چی ڕوویدا؟ ئیمام و خەتیبەکە خۆشی لەگەڵ جەنازەکەی ترا نوێژی لەسەر کرد. ئیمام و خەتیبەکە خۆی کەوتی ئینشاءڵڵا نوێژی لەسەر دەکەین عەسر، بەخوا لەگەڵ جەنازەی بە تەمەنەکان نوێژی عەسر هەت کە نوێژیان لەسەر کرا. ئەوە ژیانە. یعنی ئەمڕۆ بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە لە نیشانەکانی قیامەت مردنی کوتوپڕە. ئەمڕۆ ڕووداوی سایرە، ڕووداوی کوشتن، شتەکان کوتوپڕە. کەواتە خۆت ئامادەکە، ڕۆژێک دێت کۆتایی بە ڕزق و ڕۆزی دێن لەم ژیانەدا، کۆتایی بە هەناسەکەیشت دێن لەم دنیاەدا. بەڵام ئایا چیت کردووە؟ چۆن خۆت ئامادە کردووە؟ ئەی ئەو کەسەی کە زینا دەکەی، ئەی ئەو کەسەی کە خۆت داناپۆشی و سافیرەی، ئەی ئەو کەسەی حەرام دەخۆی غەش دەکەی، دڵنیا بە ڕۆژێک دێت ئەم دنیای لێ تاریک دەبێت. کەواتە خۆت ئامادەکە بە عیبادەت و خواپەرستی. خۆشەویستان، پێویستە ئاگاداری ئەو خاڵە بین. ئەمە جلێکی سپیە. ئەمە ئەزانن چیە ئەم جلە؟ ئەم جلە من لەبەری دەکەم. ئەم جلە دەزانن چییە؟ ئەمە کۆتاجلی ئێمەیە. لەم دنیاەدا بەم جلەوە نە گیرفانی هەیە، نە ڕەنگی هەیە، نە دووراوە. ئێمە ئەمە جلی سەفەری ئێمەیە. بەم جلەوە سەفەر دەکەین. دەوڵەمەند، فەقیر، دەسەڵاتدار، بێدەسەڵات، خواناس، خوانەناس، بە ئەخلاق و بە ڕەوشت و بەدڕەوشت، حەرامخۆر و حەڵاڵخۆر، ئەهلی مزگەوت و غەیری ئەهلی مزگەوت. ئەمە جلوبەرگی سەفەری ئێمەیە.
ئەو ڕۆژە تەنە بیرەکامە لەبەر دەکەین ڕۆژی سەفەرکردنی ئێمەیە لە دنیادا کاتە ئێمە تەخەڕوجەکەین جلێک لەبەر دەکەین ئەمە جلی تەخەڕوجی ئێمەیە لەم دنیاە لە مەدرسە و لە قوتابخانەی دنیا کە تەخەڕوجەکەین و دەرئەچین ئەمە جلەمان لەبەر دەکرێ خۆشمان لەبەری ناکەین جلە ڕەنگا و ڕەنگەکانمان هەمووی لەبەردا دەکردێ بەڵام ئەمەت لەبیر نەچێ ئەمە جلی سەفەرەکەی من و تۆیە بۆ خزمەتی خوای پەروەردگار چونکە تەنها ئەم جلە لەبەر دەکەین هەموو کەسێک یەکسانە دەوڵەمەنی فەقیری هەر ئەمە لەبەرتایە دەسەڵاتداری بێدەسەڵاتی هەر ئەمە لەبەرتایە گیرفانت پڕە یا چۆڵ و بەتاڵە هەر ئەمە لەبەر دەکەی ئەمە پێویستە لەبیرمان نەچێ ئەمە جلی سەفەرەکە و تەخەڕوجی ئێمە لەم دنیاە بەڵام چیمان کردو بۆ ئەم جلەمان لەبیر نەچێ ئەمە منیش لەبەری دەکەم و ئێوەش لەبەری دەکەن بەڵام چیمان کردو بۆ ئەم ڕۆژێک کە ئەم جلە لەبەر دەکەین کەواتە ئاگادار بە ئێمە ئێستا حالیان لە ئیمتیحان داین لە قوتابخانەی دنیا داین بەڵام ڕۆژێک دێ بەم جلەوە تەخەڕوجەکەین و کۆتا جلمانە ئەمە ئاخر جلە مۆدیلەکانی ئێمە کە لەم دنیا لەبەری دەکەین بۆیە خوشکە بە ڕێزەکەم خۆداناپۆشی ئەبەم جلەدا دەپۆشن دڵنیابە ئەی ئەو کەسێک کە سافیرەی ئەو کەسەی کە سنگ و سەر و قاچت بە دەرەوەیە ئەی ئەو کەسێک کە خێزانت بە سافیرەی کردوتە پێشی سەیارەکەوە بیرت نەچێ خۆت و خێزانت ئەمە کۆتا جلتانە کۆتا پۆشاکە لەم دنیاە کە لەبەری دەکەن خۆت پۆشتە ناکەیتەوە بەمە پۆشتت دەکەنە وەکو چکلێت ئەم سەر و ئەو سەری خامەکەشت دەبەستن کەواتە ئەمە جلی سەفەری ئێمەیە بەم جلە سپێوە هەمومان دەگەڕێینەوە ئەو ئێستا من لەبەرم کردو بەڵام ڕۆژێک بە حەقیقی لەبەری دەکەن ئێوەش بە هەمان شێوە کەسە ئینکاری ئەم شتە بکە نەخێر هەمووی لەبەری دەکات بەبێ جیاوازی هی دەوڵەمەند لەگەڵ فەقیرە فەرقی نییە بەخوا ئەمەش خەڵکی خێرخواز بۆمان نەکڕێ بەخوا کوڕ و کچ بۆمان ناکڕێ بەخوا زاوا و بووک بۆمان ناکڕێ ئەو بوو زاوا بووک و کوڕ و کچێکی خۆتی بۆ خراپ دەکەی حرام دەخۆی تەنها لە پێناو ئەوەی کە پارێکی حرام و زیاتر کۆ بکەیتەوە دڵنیا بە ئەو جلە لەبەر دەکەی کەواتە خۆتی بۆ ئامادەکە خۆشەویستان پێویستە خۆمان ئامادەکەین بۆ مردن چونکە هەرچەندێ تەمەنمان درێژ بێ تەمەنمان کورت بێ ئەگەر 1000 ساڵ بژین لەم دنیادا بە هەزارەها ملیۆنەها کەسە بوون لەم دنیاە 1000 ساڵ زیاتر 500 ساڵ ژیان بەڵام کوان لە بابا پیری ئێمە چەندەها کە 100 ساڵ زیاتر ژیا بەڵام کوا چی لێ هات چونکە ڕۆژێک دێت ئێمە لەم دنیادا سەفەر دەکەین و بار دەکەین دەڕۆین بەڵام ئاگامان لەو خاڵە بێ بەم خامەسپێوە لەسەر شان هەڵدەگیرین دەمان خەنە سەر شان خەڵکی جەنازەکەمان هەڵدەگرێ بەرەو گۆرستان بەرەو ماڵی قیامەتمان بەرەو یەکەم مەرحەلەی قیامەت کە مردن و ئەوەیە کە ئەلهاکم التەکاثر حەتا زورتم المەقابر خوای گەورە سەردانیکردنی گۆڕستان مردنی ئێمە بە زیارەت و سەردانی ناوە بە چونکە ئەوە کاتێ لەوێشە هەر دەڕۆین کەواتە ئاگاداری ئەو خاڵە بە ڕۆژێک دێت لەسەر شانی خەڵکی هەڵمان دەگرن خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح بوخاری هاتووە دەفەرمێ کاتێک کە جەنازە هەڵدەگیرێتە سەر شانی خەڵکی جەنازەکە هەڵدەگرن ئەگەر کەسێکی چاک بێ و ساڵح بێ ژن بێ یا پیاو ئەڵێ قەدیمونی پێشم خەن زوو بمبەن بۆ گۆڕستان یا ڕەبی خوای لەو کەسانەما بگێڕ ئەی کەس و کارەکەم ئەی ئازیزان و خۆشەویستانم پێشم خەن زوو بمبەن بە خاکم بسپێرن چونکە زۆر مزگێری خۆشی پێدراوە پێیوتراوە فڵان کەس خوا لە تۆ ڕازیە فڵان کەس تۆ بەهەشتیت فڵان کەس مەترسە هیچ ناخۆشی و ناڕەحەتیەک لەسەر تۆ نییە بۆیە دەڵێ پێشم خەن با بڕۆم بۆ لای ژیانە خۆشەکەم لە دنیا ڕزگارم بوو بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک چاک نەبێ صالح و خواناس نەبوو بێ لەم دنیایەدا ڕێگای خوای نەگرت بێ کاتێک کە خەڵکی لەسەر شانەکانی هەڵی دەگرن خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم یەک هاوار دەکات
ئەو جەنازە ئەو مردووە غەیری ئادەمی زات هەموو شتێک گوێ لە دەنگێتی هاوارەکات ئەڵێ ئەی هاوار بۆ کوێم دەبن ئیلا تەنهاکی گوێ لە دەنگی نییە مرۆڤ چونکە ئەگەر مرۆڤەکان گویان لە دەنگی بە یەکسەر دەبورێنەوە لەوانەیە بمرن ئەوەندە دەنگی ناخۆشە کەواتە خۆت ئامادەکە ڕۆژێک دێت لەسەر شان هەڵت دەگرن جا ئەگەر چاکبی دەڵێ پێشم خەن ئەگەر خراپبی هاوار و واوەیلا بۆ خۆت دەکەی کەواتە خۆشەویستان ئاگادار بن ڕۆژێک دێت ئەم دنیاە بەجێ دەهێڵی لەسەر شان هەڵمان دەگرن چیمان کردو بۆ ئەو ڕۆژێک کە بە کفنێکی سپیوە بە بەتانیەک دەمان پێچنەوە دەمان خەن ناو تابوتێکەوە بەرەو گۆڕستان و بەرەو ژیانێکی نوێ دەمان بن کەواتە خۆتی بۆ ئامادەکە یا ڕەبی خوایە لە ناخۆشیەکانی مردن ڕزگارمان کە یا ڕەبی خوایە کاتێک کە دەمرین لەو کەسانەمان بگێڕی کە دڵخۆشن کە مزگەنی بەهەشتیان پێدرێ یا ڕەب العالەمین ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أي أو كسي كرجاي خواتنا قرتوا بس لوت برزيبك بس خود بجورة بزانا أي أو كسي كخود أنا بوشي خشكي برزم بس توبك بقرر ولا إخوة أي أو كسي زينا وبدروشتي دكي بقرر ودايون باك با چونك والله روجك ديت بيك جاري تو سرداني گۆڕێک دەکەی کە پێی ئەوترێ ماڵی کرم چکە کرم و مێرو تێت ئەدات وەڵڵاهی دوو پشک و مار مشک دێتە لای لاشەکەتەوە ئەو ڕۆژت لەبیرە ئەو لاشت بێناز دەبێ وەڵڵاهی کفنەکە دەڕزێ لاشت دەڕزێ بۆ گەندەکە چونکە لەو شوێنەدا بەخوای گەورە جێگای تۆ ڕاخەری تۆ خۆڵە بەبێ سەرین بەبێ بەتانی بەبێ دۆشەک بەبێ سیسەم تۆ دفن دەکرێت و دەشارڕێیتەوە تەنها جلێکە لەبەر تایە کفنێکی سپیە و هیچی تر نییە ئەم کفنە سپێیە لەبەری دەکەین بخوا هەمومان لەبەری دەکەین بەم کفنە سپێوە دەتخەنە ناو خۆڵەوە دەبیتە هاوڕێی مار و مێرو بەڵام چیت بۆ ئەو ڕۆژە ئامادە کردووە کەواتە خۆتی بۆ ئامادەکە ڕۆژێک دێت کۆتایی بە ژیانت دێت بەخوا سەرین یەکمان بۆ دانانێن دۆشەکێکمان بۆ ڕاناخەن لاشەمان لەسەر ئەو خۆڵە ساردەدانێن بەخوا لە جاتی بەتانی بەرد ئەدەن بە سەرمانە کوونەکانیش پڕ ئەکەنەوە بە نایلۆن بێ بە قوڕ بێ بە هەر شتێک بە پڕی ئەکەنەوە با کوونەکانیش و نەفەسەکانیش نەمێنێ ئەو ژیانی ئەم دنیایە ئەوە کۆتایی ئەم ژیانەیە کە ئێمە دەیبینین کەواتە خۆتی بۆ ئامادەکە بۆی لە ناو گۆڕدا پارێزراوبی ئەزانی ئیمامی ئیبن تەیمیە چی دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پێش قسەکە باس بکەین ئەفەرمێ ئەگەر لەبەر ئەوە نەبوایە خەڵکی مردوو نەشارێتەوە لە ترسی ئەوە نەبوایە خەڵکی مردوو نەشارێتەوە داوامە کرد لە خوای گەورە کارێکی وەهای بکردا گوێتان لە عەزابی قەبر بوایە گوێتان لە سزای مردوەکان وایە چۆن هاوار دەکەن لە دەڤەری ئێمە لەم دەڤەری ئێمە گەنجێک لەگەڵ دووسێ بەرادەرە دەڵێ چوونە گۆڕستانێک لە گۆڕستانەکان کاتی مەغریب بوو ئەڵێ گوێم لە دەنگ و هاواری ئافرەتێک بوو لە ناو گۆڕێک لە گۆڕەکان لە ناوەڕاستی قەبرستانەکە هاواری دەکرد دەگریا بەڵام گریانێک هاواری دەکرد وەڵڵاهی ڕامان کرد هەندێک جار خوای گەورە لە ئینسان دەکات گوێ لە عەزابی قەبر بێ ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ کاتی خۆی هەر کاتێک ئەسپ و ماین تووشی سکێشە بوایە سکێشەیەکە بوو نەخۆشیەکە بوو ئەیدا لە ئەسپ و ماین کاتێک ئەو نەخۆشیی تووشە بوو سکی ئەیدا بەژان مەعیدە و هەموو شتێکی تێکە چوو ئەیان برد بۆ لای قەبری جوولەکەکان و کافرەکان خاوەنی ئەسپ و ماینەکانیانە برد چونکە غەیری ئادەمی زات هەموو گیان لەبەری گوێ لە عەزابی قەبرە بەڵێ ئەسپەکان و ماینەکان کە سکیان ژان دەکا و تووشی نەخۆشی ناوسک بوونە دەیان بردن بۆ لای گۆڕی جوولەکەکان و هەندێک لە کافر و بێدینەکان و بتپەرستەکان ئەفەرمێ کاتێک کە
ئەو ئەسپ و ماینانە ئازاریان هەیە، گویان لە سەوتی مردوەکان دەبوو، گویان لە عەزابی ناو قەبرەکان دەبوو، تووشی ئیسهال و سکچوون دەبوون و عەیبیان نەدەما، لە ترسا تووشی سکچوون دەبوون، کۆتایی بە نەخۆشیەکەیان دەهات و چاک دەبوونەوە، چونکە ئەوە عیلاج بوو، تاکە عیلاج بوو بۆ ئەو ئەسپەکان و ماینەکان. گویان لە عەزابی قەبر بێ لە ناو گۆڕستانەکانی کافرەکان و بێدینەکان کە گویان لە عەزابەکە دەبوو، سکیان پاک دەبوو، کۆتایی پێدەهات و نەخۆشیەکە و ئەلەم و ئازارەکەیان نەدەما، چونکە ئەوان گویان لەو کەسانە بوو عەزاب ئەدرێن. کەواتە ئەگەدار بە ڕۆژێک دێت دەڕۆیتە ناو گۆڕێکەوە، ناو خۆڵێکەوە، خۆتی بۆ ئامادەکە. بێگومان ڕۆژێک دێت خۆشەویستان یەک بە یەکمان لە منەوە هەتا کۆتایی مرۆڤەکان و ئەوەی کە ڕۆژتەوشی کە دێت یەک بە یەک پرسیارمان لێ دەکرێت دەربارەی ئەو شتانەی کە لە دنیادا ئەنجامماندا. لە حەدیث صحیح هاتۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هیچ کەسێک پای ناڕاتە بەهەشتەوە هەتا پرسیاری چوار شت پێنج شتی لێ نەکرێت. دوو حەدیث هاتووە، چوار شت یا پێنج شت هەردووکی هاتووە. یەکێک لەوانە پرسیاری لێ کرێ عمری خۆت لە چیا سەرف کرد، تەمەنی خۆت لە چیا سەرف کرد، گەنجی خۆت لە چیا سەرف کرد، ماڵی خۆت لە چیا سەرف کرد، چۆن پەیدات کرد. وەڵڵی خوایە گیان جوابی زۆربەی خەڵکی ئەمڕۆ ئەوەیە خوایە گیان تەمەنی خۆم بە مۆبایلەوە سەرف کرد، هەموو ژیانی خۆم دانا بۆ مۆبایل و بۆ خەو، بەخەبەر بووم مۆبایلم پێ بوو، بەڵام بۆ شتی بێسوود. هەندێک کەسێ الحەمدوللا گوێ لە قورئان دەگرێ، گوێ لە وتار دەگرێ، وتار بڵاوەکاتەوە، دین بڵاوەکاتەوە، ئەوە پاداشتێکی گەورەی هەیە، بەڵام هەیە بەلای ئەو شتانە هەر ناڕە سوبحان ئەڵڵاکە نووسراو نایخوێنێتەوە، دەبین و قانون ئەوە نەبێ خێرە. سڵاواتێ بە بەردەمی ئاڕۆن ناڵێ اللهم صل على محمد، ئەستەغفر الله دەبینن ناڵێ ئەستەغفر الله، دەبین و قانون ئەمە بێخێرە نەمانە. بەڵام کەسانێکی گوێ لە قورئان و دین دەگرن، بۆیە ئەو عمرێکە هەمانە، ئەو تەمەنێکە هەمانە، ڕۆژێک دێت پرسیارمان لێ دەکرێت وعن جسمه فيما أبلاه. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پرسیارێک جسمی خۆت، لاشەی خۆت لە چیا سەرف کرد، دەست بە چی بەکارهێنا، چاوەکانت، پێیەکانت بۆچی بەکارت هێنا، لە چیا سەرفت کرد. کەواتە خۆت ئامادەکە، ڕۆژێک دێت پرسیارە لێ ئەکرێت لەسەر ورد و درشت، لەسەر گەورە و بچووک. ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها. ئەوەیە کە هەموو جمعی دەخوێنینەوە ئەڵێ ئەم کتابە ئینسانی مجریم و خراپەکار دەڵێ ئەم کتابە گەورە و بچووکی هەمووی تیان نووسراوە، خۆشتێکی تیاوە شتێک نییە تیان نەبێ، هەمووی نووسراوە چیم کردووە چ لە دنیادا، چیم وتووە چیم کردووە، صغيرة ولا كبيرة، نە بچووک و نە گەورە، هەمووی نووسراوە إلا أحصاها، هەمووی سەرژمێری کرا و نووسراوە. ئاگادار بە بۆیە بزانە چی دەکەیت لەم دنیادا، خۆت ئامادەکە. وەڵڵاهی چەندەها موسڵمان هەبوو جمعەی پێشوو لە مزگەوت بوون یا لە مزگەوت نەبوون، ئێستا لە ژێر خۆڵان. جا کێ بردێەوە؟ ئەوەی کە ڕوو لە خوا بوو. کێ دۆڕانی؟ ئەوەی کە ڕوو لە خوا نەبوو. خۆشەویستان ئاگاداری و خاڵە بین، وەڵڵاهی ڕۆژێک دێت حەشر دەکرین، وەڵڵاهی بەبێ جل و بەرگ، بەبێ پێڵا و بەبێ خواردن و خواردنەوە حەشر دەکرین. حەشر دەکرین بەڵام هیچ کەسێکی جێ نامێنێ. وحشرناهم فلم نغادر منهم أحدا. هیچ کەسێک جێ نامێنێ، هەمووی دێت بۆ خزمەتی خوای گەورە، چونکە خوای گەورە ئەو ڕۆژە دەفەرمێ ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين. خەڵکی باشە گومان ناکەن، نازانن ڕۆژێک دێت، باشەوان تاکید نین لەوەی کە ڕۆژێک دێت ئەوان لە ڕۆژێکی گەورەدا زیندوو ئەبنەوە. ڕۆژێکی گەورە لە پێشمانە، تێیدا زیندوو دەبینەوە. بەڵام ئایا چیمان کردووە؟ ئالە ڕۆژە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەدیثی صحیح تەرغیبە، خوای گەورە هەموو خەڵکی ئەوەڵ و ئاخر کۆ دەکاتەوە، هەرچی مرۆڤایەتی هەیە جونەکۆ هەیە هەمووی کۆ دەکاتەوە، هەرچی گیانلەبەر و ڕۆح لەبەر هەمووی کۆ دەکاتەوە. بەڵێ ڕۆژێکە دیاری کراوە 40 سەنە، 40 ساڵ مرۆڤەکان بە پێوە دەوەستن. خۆت بۆ چ ڕۆژە ئامادە کردووە؟ چۆن خۆت ئامادە کردووە؟ خەڵکی ئاوا سەیری ئاسمان دەکات، چاوەڕێی ئەوەیەتی خوای گەورە حکم لە نێوان خەڵکی بکە بە عەدالەتی خۆی، ئەو بۆ بەهەشت ئەو بۆ جەهەنەم.
ئەو بۆ ڕەزامەندی خوا و بۆ تووڕەیی خوا، ئەو بۆ شوێنی خۆش و بۆ شوێنی ناخۆش. ئایا خۆت ئامادە کردەوە بۆ ئەو ڕۆژە سەختە؟ 40 ساڵ بە پێوە بۆستە قیامن 40 سەنە بەبێ خواردنەوە بەبێ جلوبەرگ، بێ ئەوەی ئاگات لە هیچ کەسێک بێ. بەخوا بەبێت تا نایە مناڵەکە چی بەسەراتەوە، بیری مناڵەکەی خۆت نییە، بیری خوشک و برا و دایک و باوکی خۆت نییە، تەنها خەبی خۆت. بەس خۆم ڕزگارم کەسم نابێ. لە قورئانە هاتووە مجریمەکان ئەڵێن خوایە گیان مناڵەکانم، کچم، کوڕم، خێزانم، ئەوەی کە پیاوێ پیاوم، برام، خوشکم، هەرچی کە سوکارم هەیە هەر هەمی خۆیان بخە ناو جەهەنەم و بەس من ڕزگارکە. بەڵام باس دایک و باوک ناکەم بجرین. بۆچی؟ چونکە خوا قبوڵی ناکا باسی دایک و باوک بکەی. نابێت دایک و باوکی تێ قوربانی وی کە خۆت ڕزگاری بڕۆی بۆ بەهەشت و ئەوان بڕۆن بۆ جەهەنەم. بەس ناوێرێ ناوی دایک و باوکی بێنن، چونکە لای دایک و باوک لای خوای گەورە هێڵی سوورە. ئەگە دایک و باوکی مجریمەکانیش بێ کەواتە ئاگادار بە، خۆت ئامادەکە بۆ پرسیارەکانی ناوگۆڕ، خۆت ئامادەکە بۆ قیامەت و محاسەبە. چونکە کاتێک کە پیاوێک پرسیار لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەی قیامەت دێ، ئەفەرمێ وما ئەعدەدتە للساعە، چیت بۆ قیامەت ئامادە کردووە؟ ئەوە گرنگە. قیامەت دێتە ئیچیت بە کە مردی تەواو، ئیتر کۆتایی بە هەموو شتێ دێ، ئیتر بۆ قیامەت ڕۆی تەواو. بەڵام گرنگ ئەوەیە ئەمڕۆ چیت حازر کردووە، خۆتی بۆ ئامادەکە. خۆت ئامادەکەی، خۆت ئامادە نەکەی هەر دەمری. جا بۆیە کاتێ دەمریت ناوێکی باش لە دوای خۆت بەجێ بهێڵە. بەخوا لە گۆڕستانە کە سۆکارەکەمان بەجێمان دەهێڵم دەگەڕێنەوە، خۆمان و کردەوەکانی خۆمان دەردەبینێت. تەنها هیچ ماڵ و سامان هەمووی دەبێتە میرات و ئێستا یەک بە یەک هەمومان کە ئیش دەکەین و کەسابەت دەکەین هەمومان میرات کۆکەینەوە. جا میراتێکی حرام کۆ مەکەرەوە بۆ ئەوەی ئەو ڕۆژەی کفنێ سپی لەبەرکرا نەبێتە بەڵایە بۆ گیانت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داو دعاء خيريان كدو. يا ربي خوايا أواني نخوش شفاء بدي أواني بتايبتي داو دعاء خيريان كدو. يا ربي خوايا يمني وآرامي ولات من بباريزي، خوايا لعذاب قبر بما باريزي، خوايا قبر كمان بكيت باخك لباخكاني بهشت. يا ربي خوايا بمن فراوان كيت وحتى تشاو كان من بركات. يا ربي خوايا لجناهي دايكو باوكو مردوكان من خوش بي كاتب من بيني خوايا خود لما راضي بي لو كسانا بين خوايا لبيش مردن من ملائكي بالرحمة بيت بروح كيشان من ومزجيني بهشت من بيه بدن. يا ربي خوايا لسزاي خود ولا غضبي خود بدون من كي كومالجا من بكيت كومالجايكي لخواتر سو بأخلاق وبالروشت يا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.